هەرچەندە تا ئێستا هیچ بەڵگەیەکی زانستی لە ئارادا نییە کە بیسەلمێنێت ڤایرۆسی کۆڕۆنا لەناو پشیلەدا بڵاو بێتەوە، بەڵام لە کاتی بوونی حاڵەتی لەو جۆرە ئەوە شتێکی دەگمەنە یاخود وا پێویست دەکات پشیلەیەکی توشبوو بۆ ماوەیەکی زۆر نزیک بە پشیلەیەکی ساغ بێت یاخود ئەگەر ڤایرۆسەکە لە مرۆڤێکی توشبووە بۆ سەر فەرۆی پشیلەیەک لە کاتی دەستلێدانیدا گواسترایەوە ئەوە تەنیا لە حاڵەتی چوونە دەرەوەی پشیلەکە و دەستلێدانی لەلایەن کەسێکی ترەوە دەبێتە هۆی گواستنەوەی ڤایرۆسەکە. بۆیە گرنگە بە وریاییەوە و مامەڵە لەگەڵ ئەو توێژینەوە زانستیانەی چین بکەین کە بەم دواییە لەسەر پشیلە ئەنجامی داوە.